ئەوانە ناتوانن خوای پەروەردگار و دین و ئەولیای خوای پەروەردگار و سەربازانی خوای پەروەردگار بگەێنە ئەو دەسەڵاتەی کە عاجز و مەلول و ئەنجا ناتەوا و یان ناتەوانا و پەی پێنەبرا و بێدەسەڵاتیان بکەن. چونکە قووەتی ئێمە بە قورئانەکەوەیە. ئەگەر هاتو ئێمە لە بەربەرەکانی کردنی جاهیلیەت و کوفرە بەهێز و دەسەڵاتی خۆمان ئێمەی مسلمان ڕوویان وەستاینەوە، ئەوان زۆر لە پێش ئێمەون لەبەرەوە لە هەموو شێوەیەک گرەوەکانە بنەوە، لە تەنزیمیان، لە ئیعلامیان، لە اقتصادیان، لە سیاسەتیان، لە ڕێکخستنی و بەکارهێنانی وزەورەی خەڵکی و بەگەڕخستنی چوونیان بۆ هەدەف و دیاریکردنی قۆناغەکانیان، استراتیژیەتیان و تاکتیکیان. ئێمە لە مایای دۆڕێنین، بەڵام ئەگەر هاتینەوە ئێمە خۆمان بە قووەت کردەوە بە قورئان، ئەو کاتە ئەوان چۆکدادن، چونکە ئەوان بە تەکید دەرەقەتی قورئانەکە نایەن. ئێستا ئەم بەرنامەی کە ڕامسفیلد دوێنێ پێرە تەرحی کردووە کە پێڵێ حرب الأفکار هیچ نییە، محاولەکانی مسەیلەمەی کەذاب و ئەو محاولانەیە کە بە درێژایی تاریخ کردویانە لا تسمعوا لهذا القرآن والغوا فيه لعلكم تغلبون، بۆ ئەوەی بەزاڵ بن بەسەریانە دەنگەدەنگێ بکەن لەم قورئانەیە بۆی خەڵک جۆی لێ نەگرێ. ئەمە ئێستا چۆکدادانێکی فکریە دوای چۆکدادانە عسکەریەکان بە پشتیوانی خوای گەورە لەمەشە فەشەل هێنن. لەبەرەوە ئینسانی مسلمانە بێ لەمەوە ئەو دەرسە وەربگرێت کە ئەوان ئەو کافرانە چەند بە قووەت بن. ئەمریکا بە هەرچی قووەت و هەیلەمانیەوە کە هەیەی ئێستا وڵاتان هەمووی 193 وڵاتن، بەڵام لە 161 وڵاتە ئەمریکا قاعدەی عسکەری و مخابراتی CIA هەیە. بەڵام لە هەمان کاتیشە ئەو زوعفەی لەگەڵ ئەم قووەت و دەسەڵاتی کە ئەو هەیەی، ئەو جەبەروتەی کە لە عالەمە ئێستا ئەو هەیەی، ئەو زوعفە گەورەی کە ئەویش هەیەی، بەرامبەر بەوەی کە چۆن ئەو دوو برجە هاتنە خوارەوە لە کەشکەکانی فەلەکەوە لە بەرزی 110 قاتیەوە هاتە خوارەوە، ئەو حەزارەتەش مقەوماتی قووەتی کەتیایە هەمان قووەت ئەبێتەوە بە هەمان نقاطی ضعف بۆ وێرانکاری. جا وێرانکارەکان لە ناخی ئینسانەکانە بن، لە قووەتی شخصیەتیانە. ئەو شخصیەتی کە هێز و بازوو بەکارهێنرێتەوە، هێز و بازووکەی خۆی سەریەخوا. ئەو ئینسانە شەڕخوازەی کە لەی پوتی بەرنامە ئەچێشێ بۆ شەڕخوازیەکێکی تر لە جیاتی کەمکردنەوەی ژان و ناسۆر و محنەتی ملیارێک و 300 ملیۆن کەس کە لە عالەمە بەپێی ئومەمی متحیدە کە ئەڵێ لەژێر خەتی فەقرەوە ئەژین، ئەو ئامادەیە لە شەڕێکی عێراق 7 ملیارێک دۆلار بدا کە هەموو ئەوەی ئایدزیانە 42 ملیۆن کەسن پێویستیان بە 3 ملیار دۆلار هەیە، واتە 1 هەفتەی عێراق عیلاجی 42 ملیۆن ئینسانەکە بۆی سەر لەنوێ بگەڕێنەوە سەر سەحەتێکی تازەی خۆیان. بەڵام سەیری ئەم عقلیەتە دژوارە دڕندانەی کە ئەم حەزارەتە ئەم تەکنۆلۆژیە بە قووەتە بەرەو شەڕەبات، چۆن خۆی هۆکاری ضعفی خۆی دیسان لە خۆیان هەڵگرتوتەوە. ئەمە ئوسلوبی قورئان بەمانە فێرمانەکاتەوە. ئەم جارە لە سوورەی سەبە سەر لە ئایەتی 37 فەرمێ إلا من آمن وعمل صالحا فأولئك لهم جزاء الضعف بما عملوا وهم في الغرفات آمنون. دوایەوەی لەم ژیانی دنیاە ترس و بیمێکی زۆریان لەسەر بوو، ئەو هەموو معاناتە، ئەو هەموو ئیڕابەی کە ئێستا ئەمریکا بە ڕێگای ئومەمی متحیدای خاتەوە سەر خەڵکی تر، ئەو وەزعی کە لە دوای 11 سپتەمبەرەوە بەسەر ئەهلی ئیسلام هاتووە لە هەموو شوێنەکە ئەچەوسێنرێنەوە. تەماشای خوای گەورە ئەفەرمێ فأولئك لهم جزاء الضعف بما عملوا وهم في الغرفات آمنون والذين يسعون في آياتنا معاجزين أولئك في العذاب محضرون. نتيجة كان يكشتن أولئك أصحاب الجحيم أولئك لهم عذاب من رجز أليم أولئك في العذاب محضرون. سيدي لم آياتان إنسان شي ورقري أوانيك معاجزين أو هولدا كخواو أولياكاني بين نجر بيد صلاتي ناتواناي أو كافرانا كهمر رنجك صرفا كان بو محاربي أم دينا أنجوا أزانا سركون. بەڵام دوایی بە پشتیوانی خوا دەستیان لە هەمبانەی بەتاڵەوە دەرەچێت. تۆ تەماشای یەکێتی سۆڤێت کە 86,000 جوندی لە شەوی 27 دوانزەی 1970 هێناونە ئەفغانستانەوە. دوای ئەو سەکتە قەلبی کە تووشی بریجنێف و ئەندرۆپۆف و چرینینکۆ بوو، دوایی مەجبور گۆرباتشۆف بردنیەوە دەرەوە بە مەجبوری. دوای ئەوەی گۆرباتشۆف هات بە مەجبوری کە بردنیە دەرەوە ساڵی 286,000 جوندی بوو، 1300 بەس دەبابەی تێکشکاو لە وادی پەنجشیرە بەجیانهێشت بوو. ئەمان بۆچی هاتبوون ئەفغانستانەوە؟ ئەو کاتە 64,000 ئەندامی حیزبی شوعی هەبوو، هەردوو حیزبە شوعەکەی خەلق و پەرچەم
بۆی بیان هێنە سەر حکم هێنایان لەسەر حکم چێبەرچەی خۆیان منافەسەی خۆیان ملشکاندنی یەکتریان لەبەرەوە ڕێ لەو سەحوەی ئیسلامیە بگرن کە لە ساڵی 1973 بە قووەتی سیلاحات بۆ چیاکانی پەکتیا و جاجی وەکو هی مەولەوی ئەرسەلان و شێخ جەلالەدینی حەقانی و ئەوانە بەڵام دوایی نەتیجەکەی چی بوو تێکشکاندنی کۆمۆنیستەکانی ئەفغانستان و تێکشکاندنی کۆمۆنیستی جیهانی و سۆڤێتیش خۆی ومێدەوارم ئەو نەتیجەش بە پشتیوانی خوای پەروەردگار بگا بە ئەمریکا لە عێراق و بۆی بێ بە دەردێک کە پێوەی بتلێتەوە هەتاوەکو وای لێدێ لە رووسیا خراپتر لێبێ سەیری کە ئەوانە ئەو کافرانە محاولەی ئەوە ئەکەن کە خوا بێ دەسەڵاتکەن بەڵام ناتوانن ئەنجا ئەولیاکانی ڕسواکەن بەڵام ڕۆژ بە ڕۆژ بە قووەترە بێتەوە 6,000 کەس مسلمان بۆ بەس لە دوای 11 سپتەمبەری 2001 بۆ 11 سپتەمبەری 2002 نەرویج لەم شوێنە دوورەوە لە ماوەی ئەم ساڵی ڕابردوو ئۆگستی پێشوو بۆ ئۆگستی 2003 500 کەس مسلمان بۆ بە نیسبەتی وڵاتێکی وا کەمەوە معلومە مانش کە مسلمان بوون هەمووی ئینسانی بالغن لە هەردوو جنسەکە لێرە قووەت و عەجزەکە دیسان تیکرارە بێتەوە ئەوان لە قووەتی هەرە ئەوجی قووەتی خۆیانەوە دێن بۆ بەربەرەکانی کردن بەڵام تەماشاکە خوای پەروەردگار چۆن باسییان نەکات و ئەیان هێنێتەوە ژێر سفر ئەیان هێنێتە زەر ئەو عەجزەی کە هەستی پێەکەن بەو قووەت و هەیبەت و هەیلەمانەوە کە هاتنە عێراقەوە تەماشاکەی ئەمریکایەکان کە هاتنە ناو عێراقەوە بەو قووەت و زەخامەتەی کە هاتن حسابیان بۆ هیچ کەسێدا نەنابوو حتا مەجلیسە ئینتیقالی ئاڵقە لە گوێکەی خۆشیان وەکو یەکێکیانەڵێ یەکەم جار ویان زانی متەرجمین دوایوتیان نە با مستەشار بن دوایوتیان نە با حکومەتێ دروستکەن دوایوتیان نە با بەشداری هەندێک قەرارکەن ئێستا جار بۆ جار ئەو قووەتە تووشی ئەو عەجزە بووە ئەگەڕێتەوە بۆ عجز لە دوای عجز هەتاوەکو وای لێدێ مەجبورە بێت تەسلیم بە واقع ببێ کە ئەهلی ئیسلام بەسەریان فەرزەکەنەوە بە قووەتی ئەو چەکەی کە هەیەە هەروەکوتم دیسان تەماشاکەن ڕەش و ڕوتێکی ئەفغانی بەرامبەر قووەتێکی گەورەی جێشی ئەحمەر سوپای سوور کە دروستکرابوو بەرامبەر مارێنزی ئەمریکا دروستکرابوو لە زمانی ترۆتسکیەوە دروستکرابوو لە ساڵی 1925ەوە بەڵام وردە ئەم قووەتە گەورە هەیبەتە عەسکەریە داڕوخا بووە بەو عەجزەی کە لە بەردەمی ئەو ئیمانە ئیسلامیە کە ئەو مەجبور بێ بڕاتەوە دەرەوە ئەمە صیفەتێکە کە لە قورئانە حەیەویەتێکی ململانەیە دەبڕێکڕاچوونێکە قورئان خۆی کە تەحەدای کردو بۆ ئیعجاز تحدای کردو کە بێدەسەڵاتتانەکەم لە بەردەستما چەند بە قووەت بن عەرەب بن یا غەیری عەرەب لە هەر مادەیەکەوە دێن ئەمانەی هەمووی سەلماندووە قورئان لە بەردەستی هەموو کەسێکە هەیە تەحەداکەشی بەردەوامە بۆ هەموو کەسێک یعنی ئێستا ڕامسفیل کە ئێوە حربی ئەفکارمان دژ بە ئەهلی ئیسلام حربی ئەفکارەکە کە ناوی لە ناوە دوسێ ڕۆژە تەرحیەکە ئەڵە پێویستە هەمومان محاولە بکەین کەوا حربی ئەم ئەفکاری متەطەڕیف و ئیرهابە بکەین ئەم حربە شتێکی هەر لە سەرەتایەوە دۆڕاوە ئەو بە حرب عسکەریەکەی دۆڕاوە بە حرب فکریەکەی چۆن نادۆڕێنە بەرامبەر بەم ئاەتانە ئەوە توانێت چی لە مسلمانان بکە کتێبمان لێمەنعەکە لە حیزبی بەعس و جەمال عەبدولناصر زیاتر نابێ لە سووریا و عێراق و یەمەنی پێشوو یەمەنی جنوبی حەیدەر عەتاس و عەبدولفەتاح ئیسماعیل و قەزافی و ئەم تاغوتانەی وڵاتانی ئێمە کە حوکمیان کردووە کە نایانە هێشت هیچ کەسێک کتێبە لەسەر تەجویدیش چاپ بکە بەڵام خۆ ئەم ئەهلە ئیسلامی و سەحوەی ئیسلامی کە هاتووە پەیابووە بە سەبەبی ئەوە نیە منهەجی کتێبێک پەروەردەی کردووە کە ئەو محاولەیەکە منهەجی مەکتەبەکان بگۆڕێ لە پاکستان و سعودی وڵاتانی تر لەبەرەوە ئەمە عیلاقەی هەیە بەسەر خودی ئیمانەوە ئەوەڵەن ئیمان بە نەزەری ئیسلام و دید و تعریفی ئیسلام و پێناسەی ئیسلام پۆلێنکردنی خەڵکی لەسەر مستەلاحەکانی ئیسلام پابەندبوون بە خواویستیەوە خواپەرستیەوە لە ئیسلامە پابەندبوون بە ئەحکامی شەریعەتی ئیسلام و باوەڕبوون بە قیامەت و ئیشکردن و ململانێ بەم قورئانە علاقەیە بەسەر قورئان خۆیەوە